بەڕاستی سرم لەم فیلمە سوڕماوە. سەرکەوتن تامی شکست ئەدات. جەنگێکە کە تەنانەت براوەکانیش دەدۆڕێن. بیهێنە بەرچاوت فیلمێک لە ژانری سیاسی و سیخڕی و تاوانکاری بێت و سیڤنی دەرهێنەری فیلمەکانی Saving Private Ryan و Bridge of Spies خاوەنی بێت. ئەبێت چێژێکی هەبێت. فیلمی میونشن لە ساڵی 1972 دوای کارەساتە خوێناوێکی ئۆلۆمپیاتی میونشن ستیڤن سپیلبێرگ چیرۆکی ئۆپراسیۆنێکی سیخڕی و تیرۆرکردنمان بۆ دەگێڕێتەوە کە دڵی جیهانی لەرزە. تیمێکی هەڵبژاردەی مۆساد ئەرکیان پێدەستپێردرێت بۆ دۆزینەوە و لەناوبردننی هەموو ئەوانەی لە پشت هێرشەکەەوە بوون. بەڵام جیاوازی ئەم فیلمە لەوەدایە کە لەگەڵ تەقاندنی هەر فیشەکێکدا نوری دادپەروەری و تاوان ون دەبێت. میونشن باز لەوە دەکات چۆن سیخوڕەکان لە ناوەرکێکی سیاسیدا دەبنە قوربانی ئەو دەسەڵاتی کە خۆیان نوێنەرایەتی دەکەن. ئەم فیلمە یەکێکە لە بەچێشترین فیلمە سیخوڕی و تاوانکاریەکان لە دەست خۆتانی مەدەن.